گەرم و گشتنی ساوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینە میوانی ماڵەکانتان. ئازیزان لەلای منیشەوە سڵاوتان لەبێت، هیوادارین لە هەر کوێ هەند ساغ و سڵامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا بە کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵمان بن.
ئازیزان، مێژووی کۆمەڵە پڕە لە لاپەڕەی پەرشنگدار، بێگومان ئەو مێژووە پڕ لە هەوراز و نشیوە و پڕ لە دەرس و ئەزموون هەرگیز لە بەرنامێک و چەند بەرنامێکدا کورت ناکرێتەوە. بەڵام ئێمە لەم فرسەتا کەڵک وەردەگرین و لەو ماوەیە کە ماومانە تا ڕۆژی کۆمەڵە چەند لاپەڕێک لەم مێژووە هەڵدەدەینەوە. یەکێک لە بنەماکانی ڕێبازی کۆمەڵە باوەڕ بە هێزی بربەرینی جەماوەری خەڵک بووە. ئەم باوەڕە وای کردووە کە هەر لە سەرەتای دەستپێکردنی کاری ئەلەنی خۆی واتە لە 40 ساڵ لەمەوبەرەوە با کەڵک وەرگرتن لە کەش و هەوای سیاسی دەورەی شۆڕشگێڕانەی ساڵی 1357 و 1358 لە فکری کۆکردنەوە و ڕێخستنی هێزی جەماوەری بێت. یەکەم ئەزمموی کۆمەڵە لە کاری ڕێکخراوەی دموکراتیک و غەیرە حیزبیدا لە ساڵی 1357 لە یەکێتی جوتیارانی مەریوانەوە دەستی پێکرد. ئەم ناوچەیە هەم پاشماوەی نظامی دەرەبەگایەتی هەبوو کە زەمینەی ڕاپەڕینی جوتیاران لە دژی دەرەبەکەکان فراهەم کردبوو و هەم کۆمەڵە هەر لە زمانی حکوومەتی شاوە پێگەی خۆی لە ناو زەحمەت کێشانی ئەو ناوچەیەدا لە ڕێگەی هاندان و بەشداری لە خەباتی جوتیارانی دارسەیران محکەم کردبوو. کۆمەڵە لەسەر ئەو باوەڕ بوو کە دەبێ هێزی چەکداری جوتیاران پێک بێنێت بۆ ئەوەی جموجۆڵی دەرەبەگەکان پوچەڵ بکاتەوە. ئەو کات ژمارەیەک لە فێئۆداڵەکانی کوردستان لە ڕێکخراوێکدا بە ناوی شوڕای عەشایری کۆببوونەوە. هێزی چەکداری بەکرێگیراویان پێکەوە نابوو. ئەمەش خۆی هاندەرێک بوو بۆ ئەوەی کە مەیلی چەکداربوون لە ناو جوتیارانیشدا پەرە بستێنێت. ئەم تەجروبە بە کەمێک دواتر لە ناوچەکانی دیکەی کوردستان وەکو سەقز و مەهابات و سەردەشت دووپاتبەوە. زەحمەتکێشانی دێهات کەم و زۆر لە سەر تاسەری کوردستان لەسەر ڕێنێنی کۆمەڵە لە یەکێتی جوتیارانی ناوچەکانی خۆیاندا کۆبوونەوە. ئەم ئەزمونە بوو بە بەهۆی ئەوەی کە لە زۆر یەک لە ناوچەکانی کوردستان وەکو کامیاران، دیواندەرا، بۆکان و شوێنەکانی تر زەوی لە بینی جوتیاراندا دابەش بکرێت و هەموو پیلان و جموجۆڵێکی پاشماوەی دەرەبەگایەتی پوچەڵ بکرێتەوە. بیرەوەری ئەم ڕۆژانە تاوەکو ئەمڕۆژ لە بیر و زەینی نەوەی میان ساڵی سەردەمی ئێستادا هەرماوەتەوە. دووەمین تەجروبەی کۆمەڵە پێکهێنانی ڕێکخراوی دیموکراتیک لە جەمعیەتەکانی دیموکراتیک لە شارەکانی کوردستان تا خۆی نیشاندا. هەروەها گەلێک ڕێکخراوی کرێکارانی بێکار و ژنان لە شارەکانی کوردستان هەر لەسەر ڕێنوێنی کۆمەڵە پێکهاتن. لە سەردەمی ڕاپەڕینی ڕێبەندانی ساڵی 1357 هەتاوی و مانگەکانی دواتری ژمارێکی زۆر لە لاوان و تێکۆشەرانی بەبیر و بۆچوونی چاپ هاتبوونە ناو کۆڕی خەباتی سیاسیەوە و مەیلیان بەرەولای کۆمەڵە بوو. ڕێکخراوی کۆمەڵە نەیدەتوانی بە خێرایی هەموو ئەو هێزە لە ناو خۆیدا جێبکاتەوە. پێکهاتنی ئەو جەمعیەتانە بوو بە زەرفێک بۆ پەرەپێدانی چالاکی سیاسی کۆمەڵە لە ئاستێکی کۆمەڵایەتیدا. جەمعیەتەکان کە لە هەر شارێک ناوی تایبەت بە خۆیان هەبوو بە خێرایی بوون بە ناوەندێکی بەهێزی جەماوەری دەوری چارن و سازیان هەبوو لە پێکهێنانی شۆرای شارەکانی کوردستان. ئەو شۆرایانەی کە کاری بەڕێوەبەری کوردستانیان و ئەستۆ گرت بوو. هەر لەسەر بنەمای ئەم دەستکەوتە تەجروبێکی دیکەی کۆمەڵە خۆی لە پێکهێنانی بنکەکانی گەڕەکەکان لە شاری سنەدا دەبینیەوە کە بەکردەوە بوون بە ناوەندی ڕێخستنی ژیانی ئاسایی خەڵکی گەڕەک و هەروەها ناوەندی ئامادەکردنی خەڵک بۆ مقاومەت بەرامبەر بە هێرشێکە لە ڕێگادا بوو. هەتا کەنگێ
ردوبتی دهست هریتی حتی کنگه ردوبتی دهست هریتی حتی کنگه ردوبتی حتی کنگه ردوبتی دهست هریتی حتی کنگه ردوبتی دهست هریتی حتی کنگه ردوبتی حتی کنگه ردوبتی دهست هریتی حتی کنگه ردوبتی دهست هریتی حتی کنگه ردوبتی حتی کنگه ردوبتی به باک لبردم تداره دشمن هتی قناره نمه کردم کرێکارێکی هەژاری کوردم هیچ پەشیماندیم لەوەی کە کردم بنکەکانی شاری سنا کە ساڵها دواتر نمونەی کەم و زۆر هاوشێوەی ئەوانمان لە کانتۆنەکانی ڕۆژاوا دابینی ناوەندگەلێک بوون کە هەر لە گەڕەکێک پێک هاتبوون بە کاروباری گەڕەکەکان بەڕێوە دەبرد. جەماوەری خەڵک گەڕک لە دیاریکردنی ئەم بنکانەدا دەوریان هەبوو. کۆمەڵش لایەنگران و هەڵسوڕاوانی خۆی هاندا لە پێکهێنان و لە پەرەپێدانیاندا چالاکانە دەور ببینن. سەرجەم لە نێوان 26 تا 30 بنکە لە شاری سنا پێک هاتن. کۆمەڵە بەپێی ئیمکانات هەوڵی دەدا کە ئەو بنکانە چەکدار بکات. بەم جۆرە هێزێکی چەکداری جەماوەریش شکڵی گرت. بنکەکان شۆڕایەکی هەماهەنگیان هەبوو کە لەلایەن چەند هاوڕەیەکەوە بەڕێوە دەچوو. کەسایەتی ناسراوی ئەم شۆڕایە هاوڕێی گیانبەخت کرد و مزەفەر لاهورپور بوو. هەرکام لە حیزبە سیاسیەکان چالاک لە شاری سنا بۆیان هەبوو کانێونەرێک بۆ بەشداری لە کۆبوونەوەکانی ئەو شوڕایە بنێرن. بنکەکان کتێبخانە و شوێنی کۆبوونەوە و بەحس و ئاڵوگۆڕکردنی بیرروڕایان هەبوو. نێو بەنێو داوان لە یەکێک لە بەرپرسانی کۆمەڵە دەکرد کە لە گەڕەکەکان لە کۆبوونەوەی گشتیدا بەشداری بکات و وەڵامی پرسیاری خەڵک بداتەوە. بنکەکان لە دابینکردنی ئەمنیەتی شاردا دەوری سەرەکیان هەبوو. هێندێک کاری کۆمەڵایەتی تایبەتیش لە بنکەکان بەڕێوە دەچوو. بۆ نمونە لە بنکەی گەڕەکی ئاغا زەمان ناوەندێک بۆ تەرکی ئێحتیات پێک هات بوو.
یارمەتی خۆراک و دەرمان و شتی تر کە لە شارەکانی دیکەی کوردستانەوە دەگەیشتە شاری سنا لەلایەن ئەم بنکانەوە دابەش دەکران. ئەم بنکانە لە کاتی هێرشی دووهەمی کۆماری ئیسلامی بۆ سەر شاری سنا کە لە ڕۆژی 1 گوڵانی 1358 دەستی پێکرد بوو و بۆ ماوەی 24 ڕۆژ درێژەی بوو دەورێکی گەلێک گرنگیان هەبوو. ژمارێکی زۆر لە ئەندامانی ئەم بنکانە دوای ئەوەی کە شار لەلایەن هێزەکانی ڕژیمەوە داگیرکرا بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە پێوەست بوو. کۆچی مێژووی شاری مەریوان دیمەنێکی درەوشاوی دیکەی خەباتی کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی کوردستانە. ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووی ئیسلامی بە دوای هاتنە سەرکار و پاش وەڕێخستنی شەڕی نۆرۆزی خوێناوی لە سنا بەردەوام بە بیانووی دەستپێکردنی شەڕێکی هەمەلایانە و هێرش بۆ سەر کوردستان بوو. شاری مەریوان یەکێک لەو شوێنانەی کوردستان بوو کە جموجۆڵێکی دیموکراتیکی بەربڵاوی تێدا بوو. ئیدارە و بەڕێوەبردننی شار کەوت بۆ دەستی شەورای شار. چین و توێژەکانی ئەو شارە لە ڕێکخراوی دموکراتیکی جۆرا و جۆردا لە دەوری کۆبوونەوە. خەڵک چەکدار بوون و خۆیان ئاسایشی شاریان بەڕێوە دەبرد. لەوەها بارود و خێکدا بوو کە دەوڵەت بوونی خەڵکی چەکداری لە نێو شاری مەریوان کرد بۆ بیان و بۆ پەیتا بە بۆخشەوە بوونە ئەزافە بوو. لەوەها بارودۆخێکدا بوو کە دەوڵەت بوونی خەڵکی چەکداری لە نێو شاری مەریوان کرد بۆ بیان و پەیتا بەهێنانی هێزی تایبەت و چەک و چۆڵی زۆر دەستی کردبوو بە تیارکردن و ئامادەکردنی پادگانی مەریوان بۆ هێرشکردنە سەر و شارە. فەرماندەی پایگا بەردەوام هەڕەشەی دەکرد. کۆمەڵێک لە کۆنەپەرستانی منتەقە و ژمارەیەک چەکداریکە لە شارەکانی دیکەوە هێنابوونی لە ڕێکخراوێکدا بە ناوی پاسدارانی شۆڕشی ئیسلامی لە مەریوان ڕێخست بوو. ئەم تاقمە لە ناو شاردا بنکەیان بۆ دانابوون. ئەم چەکدارانە بەردەوام بە دەوروبەری خۆیاندا بێ ئامانجتەقەیان دەکرد و ئاسایشیان لە خەڵک هەڵگرت بوو. خەڵک لەم بارودۆخە ناڕازی بوون و بۆ چارەسەرکردنی لەگەڵ نوێنەرانی ئەرتش لە پادگان خەریکی گفتوگو بوون.
سەرنجام لە یەکێک لە دانیشتنەکانی نوێنەرانی خەڵک لەگەڵ فەرماندەی پادگان کاتێک فەرماندەی پادگان ملی بە پێشنیارەکانی نوێنەرانی خەڵک نەدا دەستی نوێنەرانی خەڵک لەو وتەوەژانەدا بڕیاریانداکە بۆ پوچەڵکردنەوەی پیلانی ڕژیم و پێشکردن بە کوشتاری خەڵک شار چۆڵ بکەن. ئەم بڕیارە دەست بەجێ خەڵکی شاری لێ ئاگادار کرا و شوێنێک لە 12 کیلومتری شار و لە نزیک ئاوایی کانیمیران بۆ نیشتەجێبوونی خەڵک دیاری کرا. خەڵکی شار یەک پارچە ئەم بڕیارەیان بڕێوە برد و شار بە تواوی بەرەو شوێنی دیاری کرا و کۆچی کرد. لە ماوەیەکی کووردا هەواڵی ئەم حەرەکەتە جەماوەریە لە شار و ئاواییەکانی کوردستان دەنگیدایەوە. ئاوایەکانی دەوروبەری مەریوان دەست بەجێ دەستیاندا ناردنی نان و پێخۆر و یارمەتی جۆراوجۆر بەرەو ئوردوگای کۆچبەرانی مەریوان. زۆری نەخایان کە شەپۆلی پشتیوانیکردن و یارمەتی گەیاندن بە خەڵکی مەریوان باقی شار و ئاواییەکانی کوردستانیشی گرتەوە. هەزاران کەس لە تێکۆشەران لە ژن و لە پیاو لە شارەکانی سنە و سەقز و بانەوە بۆ نیشاندانی هاوپشتی لەگەڵ خەڵکی مەریوان بە پیادە بەرەو شاری مەریوان ڕێکەوتن. لە زۆریەک لە شوێنەکانی ئێرانەوە ڕۆژانە پەیامی پشتیوانی، گروپی پزیشکی و دەرمان، یارمەتی تەدارکاتی و تەنانەت هێزی ئینسانی بۆ بەشداری لە پاراستنی ئەمنیەتی کۆچبەران دەگەیشتە ئوردوگا. ئەم حەرەکەتە بەم جۆرە تا 13 گەلاوێژی ئەم ساڵە واتە بۆ ماوەی 2 هەفتە درێژەی هەبوو. ئەم حەرەکەتە گەلێک دەرس و ئەزمموی بە نرخیش لە فیداکاری لە نێو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا پێکێنا. ژیانی ڕۆژانەی ئوردوگا هاودڵی و بڕوا و متمانەی خەڵکی بە یەکتر بەهێزتر کرد. هەڵ و تەقەلای بێوچانی خەڵک و بەڕێوەبەرانی ئوردوگا بۆ هەرچی باشتر بەڕێوەبردنی کاروبارەکان، نەزم و ڕێکوپێکی لە کاتی دابەشکردنی پێداویستیەکان گەلێک بەرچاو بوو. ئەمانە هەمووی تێکەڵ بوو لەگەڵ پێکهێنانی کۆڕ و کۆمەڵی بە حسی سیاسی و کۆڕی شعر و ئاواز و سرود. دوای تێپەڕبوونی 2 هەفتە لە حاڵێکدا کە هێشتا وتوێژەکانی نێونەرانی خەڵک بە سەرپەرستی کاک فواد مستەفا سوڵتانی ڕێبەرەی ناسراوی کۆمەڵە لەگەڵ نێونەرانی دەوڵەت بە سەرپەرستی چەمران کۆتایی پێنەهات بوون، بەڕێوەبەرانی کۆچەکە وە لە سەرویانەوە کاک فواد بەو نەتیجەیە گەیشتن پێش ئەوەی بارودۆخەکە خەڵک ماندوو بکات ئەو دەستکەوتانی کە تا ئەو کاتە بەدەسهات بوون گردوکۆ بکرێتەوە و سەخامگیر بکرێت و بە خەڵک ڕابگەێنێت بەرەو شار بگەڕێنەوە. ئەو ئەرکە کاک فواد بەڕێوە برد وا لە سوخەڕانیەکی مێژوویدا خەڵکی لە ئاکامەکانی کۆچەکە تێگەیاند و کەش و هەوایەکی پێکهێنا کە جەماوەری خەڵک بە سەر و دڵ و خۆش و بە سرود خوێندن سەرکەوتوانە بەرەو شار بگەڕێنەوە. ئەزمموونێکی دیکەی کۆمەڵە هەوڵدان بۆ پێکهێنانی ناوەندێک بوو بە مەبەستی وتوێژکردن لەگەڵ ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و کۆماری ئیسلامی ئێران کە چاوی بە ئازادی و دموکراسی و بژانەوەی جەماوەری خەڵک لە کوردستان هەڵەدەهات و کوردستانی بەسەر چاوێکی وەرەبەخش و ئەزمون بۆ هەموو کوردستان دەزانی لە هەموو لایەکەوە هێرشێکی بەرینی هێنایە سەرم ناوچەیە. ئەم هێرشە ماوەی 3 مانگ درێژەی هەبوو. پاش تێشکانی ستوونی تیاری ڕژیم لە دارساوێن لە جادەی بانە سەردەش بەدەست پێشمەرگەکانی کۆمەڵا، کۆماری ئیسلامی بناردنی هەیئەتی جۆراوجۆر ئاگربەسێکی ڕایگەیاند و بەپێ ئەو ئاگربەسە هێزەکانی ڕژیم کشانەوە نێو پادگانەکان و جارێکی تر بە دوای ڕاپەڕینی ساڵی 57دا شارەکان کەوتنە دەست خەڵک و هێزی پێشمەرگە. لە ماوەی نزیک بە 5 مانگ دوای کشانەوەی هێزەکانی ڕژیم پۆل پۆل لە کچان و کوڕان و ژنان و پیاوان لە سەراسەری ئێرانەوە دیسانەوە ڕوویان لەم ناوچەیە کردووە و بەم شێوەیە مەودا و ئیمکانێک بۆ دیالۆگ و گۆڕینەوەی بیرڕا بۆ ئاشنابوون لەگەڵ خواست و ئارزوەکانی یەکتر فراهەم بوو. لە ماوەی ئەم چەند مانگەدا دیسانەوە و ئەمجار سازماندراوتر و بە تەجروبەتر دەمودەستگاکانی بەڕێوەبەری ژیانی ڕۆژانەی خەڵک و ڕێکخراوە سنفی و پیشەیەکان هەر لە بنکەی گەڕەکانەوە بگرا تا شۆرا کرێکاریەکان و تا شۆرا سنف و پیشە جۆراجۆرەکان سازکران و ئەرکی بەڕێوەبردن و ئیدارەی شار و گوندەکانیان بەدەستەوە گرت. دوای ئەم بارودۆخە ڕژیم لە سەرەتاوە چارێکی نەما غێرە ئەوەی کە بێتە ناو پرۆسەی گفتوگۆ و مزاکرەوە. کۆمەڵە هەر لە سەرەتاوە سیاسەتی خۆی بەرامبەر بەم قۆناغە نوێیە لە خەبات دیاری کرد و بە هەمووانی ڕاگەیان. ئەوجار بۆ ئەوەی کە ڕژیم نەتوانێت لە کەلێن و کەلەبەرەکانی ناو حیزبە سیاسەکانی کوردستان کەڵک وەربگرێت و دووبەرەکەی بنێتەوە، بیرۆکەی پێکهێنانی هەیئەتێکی نوێنەرایەتی بۆ وتوێژ لەگەڵ ڕژیم گەشەی کرد.
ئەو کات چەند هێز هەبوون کە چالاک بوون لە کوردستان. یەکیان مامۆستا شێخ عەزەدینی حوسێنی بوو کە کەسایەتیەکی خۆشنێ و جێگای باوەڕ لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو. مامۆستا باوەڕی قوڵی بە جیایی دین لە دەوڵەت هەبوو. دۆست و هاوڕێ نزیکی هێزە چەپەکان لە هەموو ئێران بوو. هێزێکی تر حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بوو کە بەتایبەت کۆماری ئیسلامی هەوڵی دەدا لە هێزەکانی دیکە دووری بخاتەوە. سازمانی چریکە فەدایەکانی خەڵکی ئێران ئەو کات لایەنێکی دیکەی مقاومەت لە کوردستان بوو. ئەوانە و کۆمەڵە ناوەندی هەیئەتی نوێنەرایەتی گەلی کوردیان پێکهێنا. ئەگەرچی ئەم هەیئەتە لە وتوێژ لەگەڵ کۆماری ئیسلامیدا ئاکامێکی بەدەست نەهێنا، بەڵام بۆ ماوەی زیاتر لە ساڵێک بەکردەوە بوو بە ناوەندی بەڕێوەبەری هەموو کوردستان. کەس ناتوانێت ئەو ڕاستیە ئینکار بکات کە کۆمەڵە و مامۆستا شێخ عەزەدین کۆڵەکەکانی سەرەکی پێکهێنانی ئەو ناوەندە بوون. زۆر بەداخەوە ئاگادارکراین کە سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 11 ژانیوێی 2022 بەرابەر لەگەڵ 21 بەفرامباری 1400 هەتاوی کاک محەممەد ساڵح ئەمانی کەسایەتی خۆشنا و ناسراوی شاری بۆکان و ناوچەکانی سەقز مەهابات و مکریان و باوکی چوار هاوڕێی ناوڕیزەکانی کۆمەڵا هاوڕێیان سەعید، کەریم، فەوزیە و ڕەحیم ئەمانی لە تەمەنی 80 ساڵیدا کۆچی دوایی کردو بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان و کۆڕی ئازیزانی کرد. کاک محەممەد ساڵح ساڵی 1321 هەتاوی لە ئاوایشی لا ناوێت سەر بە ناوچەی سەقز لەدایک بوو. کاک محەممەد ساڵح ئینسانێکی زەحمەتکێش و هەقواز و هەروەها ئینسانێکی دڵسۆز و کەسایەتیەکی مهرەبان و خۆشەویست و خۆشنەوی ناوچەکە بوو. کاک محەممەد ساڵح ئەگەرچی وەک بە هەزاران باوکی ئازار چەشتوو بەهۆی ئەوەی کە چوار منداڵی ناوڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێراندا بوون، بە درێژایی تەواوی ئەو ساڵانە لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە لە ژێر زەخت و گۆشاردا بوو. هەروە چەندین جار بە مەبەستی گەڕانەوەی منداڵەکانی لەلایەن ئیتلاعاتی ڕژیمەوە بە زۆر ناچارکرا ڕێگای دوور و ئاستەمەی هاتن بۆ عێراق ببڕێت، بەڵام هیچ کات لە ئاست ئەزیەت و ئازار و زڵم و ستەمکاری و بشارەکانی ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی سەریدا نەنواند و هەتا دوایین ساتەکانی ژیانی هەروە سەربەرزانە ژیە. کاک محەممەد ساڵح ڕۆژی سێشەممە بە بەشداری جەماوەرێکی زۆر لە خەڵکی تێکۆشەری شاری بۆکان و دەوروبەر سەرڕای ئاستەنگەکانی نەخۆشی کۆڕۆنا لە گۆڕستانی ئەو شارە بە خاک سپێردرا. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لەلایەن سەرجەم ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران پڕبەدڵ سەرخۆشی گەرمی خۆمان پێشکەش بە هاوڕێیان سەعید، کەریم، فەوزیە، ڕەحیم ئەمانی و سەرجەم ئەندامانی بنەماڵەی ئازیزان و هەروەها خەڵکی تێکۆشەر و بە ئامەگی شاری بۆکان و دەوروبەر دەکەین وە خۆمان بە هاوبەشی خەم و پەژارەیان دەزانین. یادی ئازیزی کاک محەممەد ساڵح ئەمانی بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە یەکێکی دیکە لە دایکانی شۆڕێژ بەجێهێشتین. دایە خاڵخۆش ئاژداغ دایکی هاوڕێی گیان بەکردو ڕەزماران مرادی ناسراو بە چکوارە بەهۆی نەخۆشیەوە لە ڕۆژانی ڕابردوودا دڵە گەورەکەی لە لێدان کەوت و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. دایە خاڵخۆش کەسایەتێکی خۆشەویست و جێگای متمانەی ناوچەی تەنگی سەر بوو. دایە خاڵخۆش هەروەک هەموو دایکانی شۆڕژ تا دوایین ساتەکانی ژیانی لەسەر ڕێبازی ڕۆڵێکیان بەکردووەکەی مایەوە و هیچ کات سەری بۆ ئەم ڕژیمەدا نەنواند. زۆر بەداخەوە دایە خاڵخۆش بەهۆی نەخۆشی دوای چەند مانگ چاودێری پزیشکی جەستەی لەوە زیاتر مەجالی پێنەدا و دڵە گەورەکەی بۆ هەمیشە لە لێدان کەوت و ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە
پڕبەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی ئاژداق و هەموو کەس و کاری دایە خاڵخۆش و یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەپێی هەواڵێک کە لە ئاوایی تیکان تەپە لە فەیزوڵا بەگی بۆکانەوە پێمان گەیشتووە، کاک محەممەد ئەمینی عەزیزی باوکی هاوڕێی گیانبەختکردووی کۆمەڵە ئەحمەد عەزیزی ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی سی بە فرامباری 1400 هەتاوی لە تەمەنی 90 ساڵیدا ماڵاوی لە ژیان کرد. کاک محەممەد ئەمین وەک هەموو بنەماڵەی ئازادی خوازان و وەک بنەماڵەی پێشمەرگەی کۆمەڵە زۆرجار لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە کەوتە بەر ئەزیەت و ئازار، بەڵام هیچ کات کۆڵی نەدا و تەسلیمی زەبر و زەنگ نەبوو. خەمی لە دەستانی جگەرگۆشەکانی لە ڕیزی سەربەرزی پێشمەرگایەتی کۆمەڵەدا هیچ کات لە ورەی بەرزی کەم نەکردەوە و کۆڵەبارێک لە ئاوات و ئارەزووی شیرینی هەمیشە ئاوێتەی ژیانی بوو. هاوڕێ ئەحمەد عەزیزی کوڕی کاک محەممەد ئەمین ساڵی 1365 لە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانی لە پێناو ئامانجی بەرزیدا بەخت کرد. ئێمەش بەم بوونەوە لێرەوە لە تلوزیۆنی کۆمەڵەوە پڕبەدڵ سەرخۆشی لە بنەماڵە و کەس و کاری کاک محەممەد ئەمین عەزیزی دەکەین و شەریکی خەم و پەژارەیانی یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەڵێ بینەرانی ئازیز، درێژەی ئەو بەرنمەیەتە لە بەرەوپیری 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە و هەڵدانەوەی چەند لاپەڕێک لە مێژووی پڕ لە شانازی خەباتی کۆمەڵە و جەماوەری خەڵکی کوردستان لە 2 حوتی داهاتوودا پێشکەش دەکەین. ئازیزان بەم جۆرە شاتینە کۆتایی بەرنامەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تری تەلەفۆنی ئێوەین. بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕابۆچوونەکانتان باس بکەن. هەر شاد و بەختەوەر بن و ماڵەوە.